بله تماشاوان برز لسر به بابت رادوسم برای خود دم میوان خواه برز سیامند حاج و اندام اوفیسا پیوندین درو و دیپلماسیا پارتیا آزادی کردستانی نها باوی که راست تبلی مدبه برز سیامند هفدما تباش به اما لسر ریشا کو هات انجام دان لسر خلاص سینوریا پیشابور جالی آلی گرین پککش روایت دست بکه در لسر چیه؟ ام زانن گو اف ریشا بوی دنگی من لدفقاري؟ بله کرمک دنگی تدکی باش سپاس ام زانن اف ریشا بوی تی گوتن گو جوانی شورشگر رخصنا جوانی شورشگر کریه بس دوی ام زانن بن کینا اف جوانی شورشگر اف گروپا ها امری خوش پیکاکا دستیدی قندیل دستیدی جبر وکی دی دایفیم کرن چاوا دصد کس حتی 300 کسی کارن سینور در باس بکن بیگو هزی سوریا دموکرات قصدی یعنی یپیگی و بسکتینی گو ناگری دای قندیل بن مستحيلة هيزك وسع اف جروبا هاي نافيات كنا جواني شورشكر درباس سينور درباس بكنج علي كرسانا سوري هجومي او كسي سينور علي كرسانا عراقي فاريزن بكن برز يعني بككب فكر ياري وهاندانا خلكي لدجي هريما كردستاني دما كو كون ودقرا لسر سينور وهردم ودمك ريشي هريما كردستاني دك سلوغان دجمنان تخويني اراستي هريما كردستاني دك ارمان جا بككيج فكر ياري چي چنا ما يكي دك هريما كردستاني از بهارتكن بهوريا مدا دوسي ارمانج هنا ارمانجا اساسي او افدان مستاني كردي بسکنێنن ئەمزانن وەفدی ئەمریکی ڤەگەڕایە هەرێمێ و دخوازن ئەف دانوستانی ها بەردەوام بن و نەش بەرجەوەندیێ پێکاکایە بڕاستی ئەف دانوستاندن بەردەوام ببن ئەف هجومێ مەکتەبێ ئەنجومانێ هجومێ جالەکڤانە گرتناواناکێ ڕەڤان نازاڕۆ کاوێ پیالە تالیش بۆی لەشکریاوە ئەف هەموو سەدەمن گۆ پێکاکا ناخوازێ ئەف دانوستانی ها بەردەوام بن و دخوازێ ئەو یعنی ئەنجومانجی خۆ دووری ڤ دانوستان بکێ ئەس باوەڕ دکەم ئەف سەبەبەکە ئەساسیە گۆ پێلات هالی ئەف ئێریشێ پێدێ پێکاکا و هێزێ نێزیکی واناکێ سەر ئالیگەرێن ئەنجومانان نیشتیمانی و ئەف مەسەلا هجومی سینۆژی کردە ئەف سەبەبێ ئەساسی ئەبە نها ام بيجن درجه سينوري هات داخسن هات قرطن جبر اريشا كو هات انجام دان لدجي هريما كردستاني جاليه بككي الي جرين بككي بتايبتي جاليه تشتين جواني شو اشكر يعني ارمان جاب بككي اگر ام لسر داخسنا في درجه بسكنن جبر كو بيجومان در انجام ويني نريني هيا بتايبتي الي روشافاي كردستاني وخلك روشافاي كردستاني ارمان جاب بككي داخسنا درجه پیشابور سه مالکا چیه برز سیامند؟ از باور دکم ارمانجا اساسی او بیجن سینور يعني اف سياستا بيكاكاي جو مشكله وانا كي هبن از باور دکم هجمارك هيا جهزي سوريا ديمقراط دخوازن راستي لفهاتنك چه بيت خوازن جمانان اجتماعي را بگهنه لفهاتنك و دخوازن افدان مستاندن بردوام بنج علي دي ود هندروي بيديدا و هزی پیکاکا هجمارك مظن يجري داي قندي ناخوازن افغانستان نها درباس ببن وي چه بكن وي مشكله بكن وش بي دوفرا بيجن ميزينا كرسانا عراقي سينور ديجري و مدور بيجكي سياستا تركا بريفت بن ما مشكله جماره چه دكن جبرلوجي ام ناخوازن افغانستان بردوام ببن و ملت ديجي وادا نوستاندن راكن ديجي انجمانان اجتماعي راكن اف سياستك خويايا بارتي ديكتاتور بارتي فاشي قالك جارا فيرنجي سياستت كن مشكلة ناتشي دكن جبوش مشكلة وهاي اساسي بريوا بدنا ريكدي بري ملت بدنا ريكدي وهدفها واجيه بيجنا خلكي
کورسانە عراقی بەس ئەستەنگی ئاژمەرەتکێ و ئەمرێ خۆش ترکا دستێنی مەیزێن ئەف سینۆرەی هەبوو یا ئاریکاری ژمەرەت هات ڕیا بازرگانی تێرە دچوو ئاریکاریە ئینسانی ئەهلێما یەژ ئۆروپا سەردانە ئەهلێ خۆی کورسانە سووری دکردن پەنابەرکاری بوون هەر نە کورسانە سووری کورسانە عراقی ئەڤڕێ گرت ژبەر ئاستەنگی ئاژمەرەتکێ ژبەر ئەمرێ خۆش ترکاسین خوازن دێ بێژن بەس هەر کەس زانێ و هاتە خویاکردن گۆ ئەون سەبەبە ئەساسی بەس ئالیگەرەی پێکاکا وێ هەرجارش پێکاکا بەهەوەرکن ئەم زانین مریدن گۆڕن تشتێ پێکاکا ژوارە وێژێ وێ بەهەوەر دکن وێ پشتی پێلەکێ وێ گۆسینۆر پێلەک ینی چەند هەفتیکەی گرتیمە وێ خەلکی خنەوەی بەهەوەریێ دەگۆ سەبەبە ئەساسی سینۆر هاتێ گرتن کورسانە عراقیە و نە پێکاکایە دەنگن هەنە ئالینە هەنە شرۆڤەکار دەبێژن ئارمانجا سەرەکە li dû daxistina dergehê Pêşabûr sê malka awa birçîkirina xelkên Rojavayê Kurdistanê ye dorpêçkirina Rojavayê Kurdistanê ye da ku em bêjin navçeyên Kurdî carekedin were radestkirin bo rejîma Esed bi taybetî ku rejîma Esed jî sînorên xwe li gel peyedê daxistiyê girtiye yani hevdem ku dergehê Pêşabûr hatî daxistin dergehên di navbera yan jî navçeyên di navbera peyedê û rejîma Esed jî hatiye daxistin بنارينا تا قالوا راستا يانجي كو بلان كاتي دارشتن جبوي رادست كرنا نافچين كردي بوي رژيم اسد از باور ناكم گو پیگاکا ولو حسانی هەرێمێ کورسانە سووری رادستی نیزامێ بکە ژبەر ئەم زانن استیفادە کێش پێگاکاژ هەرێمێت کێ باجێش خەلکێ دەستێنێ سینۆر حتا حدێکی گەلێکی استیفادەژێت کێ پێگاکا و پێگاکا ئەم ناسکن کەتە جێهەکی دەتخوازێت تێدە بمێنێ و دەرناکەوێ حتا نەگەلێک ئاستەنگیا ببینێ ژبەر لۆژی ئەس بەهۆر ناکەم ئەف استراتیژیا ها ینی ئەفکاری هات بێ ژبەر تخوازن رادستی ڕەجیمێ بکن حتا ئەمریکی هەرێمێ دەهەنە و حتا ئەمریکی پشگرنج هێزەی سووریا دموکرات قەسە دێرە و هێزێ نێزیکی پێکاکا ژبەر فعلیەن ئەریکارن ئەمریکی وارە وێ پێدێ و هێزێ پێکاکام حاولە بکن هەرێمەی کوردی دەبمێنن و تەسلیمی نیزامی ناکن بە هەرێمەی ها وساز و بەس ئەم زانین گۆلەف هاتنەک ساڵا 2011 پێکاکا و نیزامی هەبوو گۆ هەرێمی رادستی پێکاکا بکن حتا وەختێکی دیسا تەسلیمی نیزامێ بکن بەس پشتی پێکاکا پشتی ئەمریکی هاتنە هەرێمی و ئەبوونە ئاریکا ژوارە و سیلاحدانە پشتی هێزەی سووریە دیموکرات هاتە ئاواکردن و ئەمریکی بوونە ئاریکار وارە و سیلاحدانەوە و بوونە پشتگر ژوارە سیاسەتا پێکاکاژی هاتە کوهارتن پێکاکا هەرێمەی کوردی وساز و تەسلیمی نیزامێ ناکێ گوتبوو پەیوەندیان ما لەگەل رژیمە ئەسەد پەیوەندیان دیرۆکینە و قەت پەیوەندیان خوا لەگەل رژیمە ئەسەد نابرن لەوما گەلک عالی هەنە دبێژن یعنی تەکەزیەکە لەسەر گوتنە جەمیل بایق کو پروژه رژیم اسد جی بی جی بکه او جی رادستکرنا نافچین کردی به ریا دورپیچکرنا روجاوای کردستان کو خلکی ام بیژن دورپیچ بکه سیاستا برچیکرنه پیک بینه لروجاوای کردستان جبر کو بگرتنا تبایا درگاه هم برز سیامند ایدی و در انجام یانجی کارست و دروست ببن و تعدایک مزنگل کی بگه خلک روجاوای کردستان جبر کو بتایبتی اگر بحث درگاه پیشابور سیمال کا بکن یعنی درگاه کی مروی بو درگاه کی بازرگانی بو وصايا بس بيوسه چواره کرن بوی وکرنا وی درگاهش بو دیتنا چارەسەریه که دارینا سینوره کی جوان کریاران دوی خلک چی بکن ئەس خوازم دووبارە بکەم سەدی سەد ڕاستە گۆژ نەش پێ دێرە و نەش پێکاکارە نەخەماوای مڵەتێ کوردی سووریش نێزا بمرن ترک دەرباس ببن وەکە عەفرینێ و هێزەی چەکداری عەرەب دەرباس بن وەکە عەفرینێ و سەرێکانیێ ئەو ژوارە نەغەمە بڕاستی بەس تشتێک هەیە پێکاکا دخوازێت هەرێمێ بمێنێ و ئیستیفادێش هەرێمێ بکێ اقتصادی ئیستیفادێ بکێ سیاسی و لەشکریش ئەف یەک وژبەر لۆژی ئەزنە بە هەرمول و حەسانی تەسلیمی نیزامێ بکێ بەست حالی ببینێ تڕێ پێشیاوێ نامێن وێ هەرێمێ تەسلیمی نیزامێ و ترکاژی بکێ ژێرە فەرق ناکێ ڕاستی ئەف یەک مەسەلا چاوا سینۆر ئێ پاراستن
باوەریامەدا گەرەک ئەنجومانە نیشتیمانی داخواز بکە ئەمریکی سینۆر بپارێز نەزی هێزی سووری دموکرات هێزی سووری دموکرات حتا ئیرۆژی دبن کۆنتترۆلا پێکاکا دەنا و لەسەر بخۆێ فەرق ناکێ سوبە هێزی سووری دموکراژی هێزەکە مەزن دەینە سەر سینۆر ئەف گروپا ناوێواتکنە جوانێ شۆڕش گەر بخوازن دەرباس ببن دیسا دەرباس بێش بەر ئەمش قندیل ژوارەتێ و هێزی سووری دموکراتی ئەمرێ قندیل برێڤەت بێ بەرلۆژی گەرەکە داخوازامە ئەو بێ ئەمیرکیوی سینۆرێها بپارێزن و ئەمیرکی سینۆر بن و نە هێزەی سووری دموکرات هێزەکە گۆ نێزیکی پێکاکە دی سینۆرێها بپارێزێ وێ مشکلە بەردەوام بێ هەکە چ پێدێ بێ چیە پێگێ بێ چه هێزەی سووری دموکرات دی سینۆرێها بپارێزێ وێ ئەف مشکلە بەردەوام بێ يعني بدەسوەردانە ئەمریکا وێ ئەv یانجی وێ ڕەوش چارەسەر ببە ji tevayê aliyan be binarîna te tu çawa pêşbînî dikiyan jî pêşbîniya te derbarî çaranivîsa rewşa Rojavayê Kurdistanê pêşa rojê de çi ye tu çi pêşbînî dike ez bînim rastî yanî ev karê talî bûyî hicûmî sînor hate kirin tidê xuya kirin got ro bi ro PKK seyterê ser PD û hêzê Sûrî Demokratîkê û ew kesê ne bes PKK ji mezanî bû ji berê de PKK seyterê dike bes ew refê nav PKK de yê got naxwazin nêzîkbûna tevgera siyasî Kurdî çêbê yê got naxwazî herêmeke Kurdî demokratî lê were û bi rastî herêmek hebe got Kurd îdara wê dikin hemû aliyê Kurdî îdara wê bikin xuya dike PKK û grupê radîkal li Kurdistana Sûrî serkevin û grupa Qandîl ya nêzîkî Cemîl Bayq ew serkeftiye di siyaseta xwe de û ev karîseye ji bo Kurdê Sûrî talî derî ji pirgaret vekê derbasî Kurdistana Sûrî beşê dî jî Cizîrê derbasî wê de jî زۆر سپاس ji bo mêvanê me birêzê siyamen de heca endamê ofîsa peywendiyên derve û diplomasî ya berê aştî û azadiyê زۆر سپاس li ser amedebûna te gelekî spasiyet dikim li ser axaftinê te